مسلمانانی خۆشەویست لە گەشتێکی دوور و درێژە وای دانێ ئێستا یاخود منیان جەنابەت هەر مسلمانێک لە پیاویان لە ئافرەت وای دانێ ئێستا تۆ مردووی داتیان ناوە و ئەتشۆرنەوە و جەنازەکەت ئەشۆرن و کفن و دفنی ئەکەن یەکەم منزڵگەت نوێژت لەسەر ئەکەن خزم و کەسوکار دوای بەرەو قەبرستان بەڕێت ئەکەن لە ناو قەبرەکە سێ پرسیارت لێ ئەکەن خوات چێیە پێغەمبەرت چێیە و بەرنامەی ژیانت چی بوو لە سەرەتای ئەم دەستپێکردنەوە دوو ڕێگە هەیە سێیەمیان نییە یان ئەوە تا قەبرەکەت بۆ فراوان ئەکەنەوە هەتا چاوت بڕکە یەتەزاوەڕونە فیما بەینەهم یەکێ لە ئێمە ئەگە بچێ بۆ قەبرستان و مسلمان و ئیماندار و ئەهلی دین و تەوحید بێ ئەتوانێ خەبەری ئێمە بە مردۆ مسلمانەکان بدا سەردانی کە سوکارت ئەکەی لە ناو قەبرەکە بە نەسی فەرموودە ژیانێکی بەرزەخە و ڕوحیە وەکو ئەم ژیانەی ئێمە نییە خوا ئەزانێت چۆنە قەبرەکەت بۆ ئەکەنە باخێ لە باخەکانی بەهەشت و جێکەت لە جەهەنم پێ نیشان ئەدەن ئەڵێن ئەمە جێی تۆ بوو مادام عیبادەتت کرد ناتخەینە ئێرە ئەتخەینە شوێنێتر کە ئەم شوێنە خۆشەیە دووەم ڕێگەی قەبرەکەت لێ سەغڵەت ئەبێ شوێنە خۆشەکەی خۆت لە بەهەشت پێ نیشان ئەدەن ئەڵێن ئەمە جێت بوو بەڵام لەبەرەوەی ڕێگەی دووەم و اختیاری دووەمت هەڵبژار ئەو بەهەشتە قابلی جەنابەت نەبوو ئەلەم عەزاب و سزایە دات ئەنین ئەوەش دەرگەی دۆزەخە و کە قیامەت هەڵسا ئەتنێرینە ئەوێ بەدایمی ئەمە دووەم ڕێگە ئمجا یەکەمیان وەکو مناڵ و ڕک ئەگری ئەڵێ خوایە قیامەت هەڵسێنە دووەمیان ئەڵێ خوایە قیامەت هەڵمەسێنە بەمەش رازیم ئیلا ما شاء الله لەناو قەبرەکە تا ئەمێنیتەوە چی من چی تو بەس جوان گوێ هەڵخەوت تێبگە ئەمە سەفەری من و تووە ڕێگەی هەموو مسلمان و غەیرە مسلمانێکە خوای گەورە عاقبەت خێرمان بکات کاتێکە لە ناو قەبرای قیامەت هەڵەسێ جملەیەک ئەچن بۆ ژێر عەرشی خوای پەروەردگار لەو ڕۆژەی في يوم لا ظل إلا ظله تەنها سێبەری خوا هەیە پەناگەی خوا هەیە هیچ پەناگەیەک نییە ئەمانی کە دروستکراون لە دنیا خۆت هەڵەواسی بە هەر شتێکی دنیاییە لەوێ تەواوی ئەمرەکان ئەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار و ئینسان دەسەڵاتی تیا نامێنێت یان ئەوە تا ئەچی بۆ ژێر عەرش یان ئەوە تا لە ناو عەرەقی خۆتا غەرقەبی تا قولە ڕقەی پات یاخود ئەژنۆت تا کەمەرت تا ناو دەمت یا هینوا هەیە غەرق ئەبێ خوا بمان پارێزێ ئەمە دووەم اختیاری یەکەمیش ئەوەیە ئەچتە ژێر عەرشەکەی خوای پەروەردگار لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان یەک ڕۆژێکی 50,000 ساڵە خوا بمان پارێزێ ئەوجا خوای پەروەردگار خۆی دێ بۆ ساحەی مەحشەر خوای پەروەردگار مەلائیکەتەکان عەرشەکەی هەڵ ئەگرن و تەرازووی حەق دائەنێ جا با بگەڕێنەوە سەر تەرازوو لێرە ئاگات لێبێ خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان ذاتی بەخشندەی پەروەردگار کە خوایەکی زۆر میهرەبانە علم القرآن قورئانی نارد ومهيمنا عليت إنجيل و تەوراتی تیا جێبووەوە باشە ئەو قورئانە ژیانی من و توی تایە خۆشگوزەرانی دنیا و قیامەتمانی تایە سبحان الله علم القرآن خلق الإنسان علمه البيان ئێمەی دروست کرد و توانای پێماندا قسە بکەین بوونی خۆمان بسەلمێنین ئەوجا خوای پەروەردگار باسی میزان ئەکا ئەلا تەطغەو فی الميزان لەو تەرازوەی دنیا فێڵ لە خۆت مەکە ئامان برای بەڕێزم خوشکی ئیماندار و بەڕێز فێڵ لە خۆت مەکە ئەو دوو اختیاری کە لە قیامەت یان ژێر عەرش یان غەرق ئەبی خوای پەروەردگار ئیزن ئەدا بە خۆشەویستمان صلی الله عليه وسلم شەفاعەت بۆ ئێمە ئەکات دوای ئەوەی 40 ساڵ لە سوژدەیە ئەبێ فەصلی قەزا دەست پێ ئەکات ونضع الموازين القسط ليوم القيامة خوا أفرمي وكفى بنا حاسبين امجا ترازو دا أنري خوتو كردو كانت أكيشن ياخد كردو كانت أكيشن چاكو خرابت لي دياري أدا مسقال زريك لخوا والنابي لدنيا زور شد پنان و أشاريتوا ألوي دوم اختيار كومالك بدسي راسيان كتاب ور أقرن كومالك بدسي چپ امجابان پردی سیرات کە ئەڕۆی بۆ ئەوبەر قولابەکان دانراوە ئەجری دراوسێ ئەجری تەوحید ئەجری شوێنکەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەجری دایک و باوک سەیری ناموسکردنی خەڵک تعدا و بوختان و غەیبەتکردنی خەڵک هەموو قولابەکانە قولاب ڕات ئەکێشن یان ئەکەویتە خوارەوە خوا بمان پارێزێ بەخوا کە کەوتیتە خوارەوە ئەلا ذلك هو الخسران المبين لە دنیا هەر پلە و پۆستێکت هەبوو بێ
هەرچەنە دەوڵەمەند بوو بێتی، هەرچەنە دەسڕۆ بوو بێتی، هەرچەنێ شەهادەکەت بەرز بوو بێ هیچ قیمەتی نییە. لەوێ بۆ دەرئەکەوێ کە دۆڕاوی ڕاستەقینە ئێمە بووین. خوایە بمان پارێزی ئەگەر چوویتە ئەو بەرەوە و بەهەشتی پان و بەرینیان پێت نیشاندا ئەبەیتەوە. ئەنجا برایانی خۆم ئەم گەشتە کورتەی لە 5 دقەیە باسم کرد، هەر هەمووی ئەزانی بەندە بەچیەوە، بەم نوێژ و تاعات و عیبادەتەی ئێرەت، بەم خواناسیەی ئێرەت. بۆیە خۆشەویستانی خۆم ئەوەی کە وەها لەوێ ڕوئەدا لەو هەموو گەشتەیە ڕەبتە بە لا ئیلاهە ئیلا اللهوە، ڕەبتەوە بەوەی والذین ئامنوا ئەشەد حبا لله، ئیمانداری ڕاستەقینە خوای خۆش ئەوێ، دوژمنانی خوای خۆش ناوێ بەخوا. ممکن نییە تۆ خوات خۆش بیە و دوژمنەکانی خواشت خۆش بیە. خوات خۆش بیە و بێی بۆ جەماعەت و خۆت بە مسلمان بزانی نوسڕەتی شتێ بکەی کە دژی خوا و پێغەمبەرە والعیاذ بالله. ناکرێ برایانی خۆم. والذین آمنوا أشد حبا لله، نصرەتی ئیماندار بۆ خوای خۆیەتی، خواکەی سەر ئەخا و ئەوانشی خوایان خۆشەوی ئەوان سەرەخات. چەند کەس لە ئێمەی مسلمان بەرامبەر کەسێکی خراپ زۆر زەلیلین، بەڵام ڕۆژ تا ئێوارە ئەم زمانی کە لە ناو دەممانە غەیبەتی ئەهلی قیبلە و مسلمان و خوشک و برا و کەسوکاری خۆمانی پێەکەین، زۆر جار بوهتانی بۆ ئەەکەین، زۆر جار ڕەزیلی ئەەکەین لە ناو خەڵکا و سومعەی ئەڕوشێنین. ئەم لا ئیلاهە ئیلا اللهە قبوڵ نییە. ئەبێ خۆمان چاکەین.